أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. الرحمن علم القرآن، خلق الإنسان علمه البيان. الشمس والقمر بحسبان، والنجم والشجر يسجدان. والسماء رفعها ووضع الميزان، ألا تطغوا في الميزان. وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان. والأرض وضعها للأنام، فيها فاكهة والنخل ذات الأكمام، والحب ذو العصف والريحان. فبأي آلاء ربكما تكذبان؟ خلق الإنسان من صلصال كالفخار، وخلق الجان من مارج من نار. فبأي آلاء ربكما تكذبان؟ رب المشرقين ورب المغربين، فبأي آلاء ربكما تكذبان؟ مرج البحرين يلتقيان، بينهما برزخ لا يبغيان. فبأي آلاء ربكما تكذبان؟ يخرج منهما اللؤلؤ والمرجان. فبأي آلاء ربكما تكذبان؟ وله الجوار المنشآت في البحر كالأعلام. فبأي آلاء ربكما تكذبان؟ كل من عليها فان، ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. فبأي آلاء ربكما تكذبان؟ صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على خير خلق الله سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن والاه. اللهم ربنا تقبل منا إنك أنت السميع العليم، وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم تقبل صيامنا وقيامنا وركوعنا وسجودنا وسائر أعمالنا. اللهم لا تردنا خائبين. اللهم وفقنا لما تحب وترضى، وانصرنا على القوم الكافرين. اللهم يا رب اجعل القرآن العظيم ربيع قلوبنا وشفاء صدورنا وذهاب همومنا وأحزاننا. زين به لساننا وجمل به وجوهنا، وقوي به أجسادنا، وثقل به موازيننا يوم العرض عليك. يا غفار يا قهار يا تواب. اللهم آمين وبك نستعين. بینەرانی بەڕێز و خۆشەویست، خۆشەویستانی سەدای زێڕین، ئەسسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. لە ئەڵقەیەکی نوێی بەرنامە جوانەکەی سەدای زێڕین جارێکی تر لە وڵاتی سەڵتەنەی عومانەوە لە شاری مەسقەتی خۆشەویستەوە لەگەڵ یەکێک لە قورئان خوێنە دەنگ خۆش و دەنگ زوڵاڵەکانی ئەم شارە و ئەم وڵاتە هاتینەوە خزمەتتان. ئەم جارەیان بەرنامەکەمان باز لە بواری قورئان و بانگبێژی و پێشنوێژی و ئیمامەت ئەکا لە لایەن مامۆستا خالید ئەلمەسرووریەوە
کە میوانی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەمانە. زۆر سپاسی ئەەکەین هەم بۆ میوانداریەکەی هەم بۆ ئەوەی کە زۆر عزیێتی چەش لەگەڵمانە و لە چەند ڕۆژی ڕابردوودا کە ئێمە لەم وڵاتە بووین زۆر بەباشی بەدەممانەوە هات و سپاسی میواندارەکەیەکەین. بەڕاستی کەڕەم و عەتای ئەم پیاوە هەتا باسی کەی کەمە. با پێکەوە بیناسین بزانین مامۆستا خالید المەسروری چێیە و خەڵکی کوێیە لە دایکبووی شوێنێکە ڕابردووی چۆن بووە و داهاتووی چۆن دەبێ بە ئیزنی خوا. هەڵبەتە داهاتوو مەبەست لە پرۆژە و پلانەکانی داهاتوێتی. زۆر بەخێر بێ بۆ بەرنامەکەمان. زۆر زۆر سپاست ئەکەین. خوای گەورە پاداشتی خێرت بداتەوە هەم بۆ بەدەمەوە هاتنی داوەتەکەمان هەمیش بۆ ئەو میوانداریە جوانەی کە میوانداری ئێمەت کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سەرەتا بەخێر هاتنتان دەکەین شێخ مەحموود بۆ وڵاتەکەمان بۆ عۆمان بۆ تۆ لە ناو خێزان و برای خۆت دای سەلامەت بن. پێم وابوو باشتر و گونجاوتر بوو کە کەسێکی تر لەم شوێنەدا بێت کە زیاتر سوود بە خەڵک بگەێنێت، بەڵام بێگومان بەهۆی پێداگیری تۆ گومان باش بردنێت خودای گەورە پاداشتان بداتەوە و ئەمە بەهاندان و پشتگیری دادەنێم بە پشتیوانی خودای گەورە و ئێمە هیچمان نەکردووە. ئەمە کەمترین واجبە کە خزمەتی ئەهلی قورئانی پێ بکەین لە هەر شوێنێک بێت. شێخ خالید کەی لەدایک بووە ساڵی چەند و سەرەتای دەستپێکردنی ژیانی قورئانی لەکوێ و لەکەیەوە دەستی پێکرد؟ لە شارۆچکەکەی خۆم لەدایک بووم لە ناوچەی جەعلان بەنی بۆ حەسەن دەکەوێتە نزیک کەناری ڕۆژهەڵاتەوە لە شەوێکی ویتری دەشەوی کۆتایی مانجی ڕەمەزانی پیرۆز. بایەک بوو لە بایەکی ئەو شەوە پیرۆزانە بە میلادی 1985 خێزاندارم ئەوە 4 کوڕ و کچێکیشم هەیە. ماشاءالله ڕێڕەوی دەستپێکردنم لەگەڵ قورئان دەتوانم بڵێم سەرەتام لە خولە هاوینیەکان بوو لە عۆمان لە لای خۆمان. هەموو هاوینێک خولی هاوینەی زۆر دەکرێتەوە لێرە. چەند مامۆستا و شێخێک بەم کارە هەڵدەستن لەم خولانەدا سەرنج دەخرێتە سەر زۆر شت و بەتایبەتی زانستی قورئان و فقه و عەقیدە و زانستی زمانی عەرەبی. پاشان چوومە پەیمانگای زانستە ئیسلامیەکان بۆ خوێندنی 12 ئامادەیی و لە ڕاستیدا ئەو ماوەیە ڕۆڵێکی گرنگی هەبوو لە گەشەسەندنی کەسایەتیم. تایبەت بوو لە تەواوی تەمەنم دواتر قۆناغی زانکۆم تەواو کرد لە کۆلێژە زانستە ئیسلامیەکان. دوای خوێندن لە ڕێکخراوێک لە ڕێکخراوەکانی نیشتیمان دەستم کرد بە کارکردن لە سپاردەی گشتی ئەنجومەنی وەزیران پێداچوونەوەی زمانەوانیم دەکرد و پاشان وازم لەو کارە هێنا گونجاوتر بوو ببمە ئیمام بەوەی خۆشەویستی و شەیدایەکی زۆرم هەبوو لە بواری دەنگی و سروشتی دەنگە جیاوازەکان. بەڵێ بووم بە ئیمام و تاربێژی مزگەوتی سوڵتان قابوس لە شارۆچکەکەم جەعلانی بەنی بۆ حەسەن و پێش 3 ساڵ هاتمە مزگەوتی سوڵتان قابوسی گەورە لە مەسقەتی پایتەخت. ماشاءالله. و ئێستا بە قۆناغی ماستەرم لە مالیزیا تەواو کرد. قورئان و سوننەم خوێند و بوومە پسپۆر لە تەفسیردا هەر بژێ توێژینەوەکەم لە تەفسیردا بوو. کەواتە ئێستا تۆ پێشنوێژ وتار خوێنی لە مزگەوتی سوڵتانی گەورە لە مەسقەت. الآن أنت إمام وخطيب في جامع السلطان الأكبر في مسقط. نعم. ما شاء الله. نسأل الله العفو والعافية. ئێمە لەگەڵ گەوهەرێک دانیشتوین ئێستا ماشاءالله ئیمام و خەطیب و مؤذن و شارەزا لە بواری شەریعە. نحن جالسون مع الماس كبير. بارك الله فيك حسن ظنك جزاك الله خير. الله يخليك ويبارك فيك. بارك الله. زۆر باشە. لەم سەرەتایی کە دەستت پێ کرد جەنابەت بەشداریت لە مەحافلی نێودەوڵەتی کردووە، بەشداریت لە مسابقات کردووە، بەشداریت لە کایەکانی بواری قورئانی کردووە لە دەرەوە و لە ناوەوە؟ بەڵێ خودای گەورە بۆی نووسی بۆم بەشداریم کرد لە پێشبڕچەی نێودەوڵەتی لە وڵاتی ئێران لە کۆماری ئیسلامی ئێران
هەروەها بەشداری پێشبڕکێیەکی نێودەوڵەتیم کرد لە وڵاتی مالیزیا، بە هەمان شێوە بەشداری پێشبڕکێیەکی نێودەوڵەتیم کرد لە لیبیا. بەڵێ بەشداریکردن بۆ هەڵسەنگاندنی ئاستی بەشداری کارەکان بوو، بە تایبەتە وڵاتانی کە پێشینیان هەیە لە بابەتی تیلاوە و تەجوید و لەبەرکردنی قورئان. ئیتر بەشداریم کرد، سوپاس بۆخوا. قورآنت زۆر لەبەرە الحەمدولله، تحفظ الكثير من القرآن. نسأل الله العفو والعافية. پێمان ناڵێ وەنیا؟ نسأل الله العفو والعافية. پێمان ناڵێ؟ إن شاء الله. باشە، موفق بی إن شاء الله. بارك الله فيك. ساڵی چەند لە لیبیا بەشداریت کرد؟ لە ساڵی 2008 بوو، يعني في فترة الحكومة القذافي. بەڵێ لە پێشبڕکێی نێودەوڵەتی زۆر بەهێزیەکان بوو، ململانەیەکی زۆری هەبوو. ئەڵێن قەذافی خەڵکی حافظ قورئانی زۆر خۆشویستووە، طبعا جیاواز لە دەسەڵات و سوڵتە و سەلاحیاتەکەی ئەویان باز ناکەین، بەڵام ئەڵێن خەڵکی حافظ القورئانی خۆشویستووە، هەتا مکافئەیەکی زۆر گەورەی پارەی ئەدا بوو کەسانی کە حافظ قورئانە، نازانم ژنی بۆ ئەهێنان، پارچە زەوی پێ ئەدان، شتێکی لەو بابەتە بوو. خدا دەزانێت، بەڵام لەڕێی ئەو پێشبڕکێیەوە گرنگی پێدانێکی زۆرم لە ئاستی نێودەوڵەتی بینی بۆ هەموو شاندا بەشداربووەکانی جیهانی ئیسلامی، و ڕەنگە بەڵگەیەک بێت بۆ قسە و زانیاریەکانی بەڕێستان. لەو کاتەدا خەڵاتەکە بە گەورەترین خەڵات دەدرا لەسەر ئاستی جیهان. سبحان الله. بەڵێ لەوانەیە ئەمە گرنگی پێدانی حکوومەت بەو کارە دەربخات و هەروەها ڕاگەیاندنێکی ئاشکرا بوو لەو ماوەیەدا، یعنی لە ماوەی پێشبڕکێیەکەدا دەوڵەت گرنگێکی تەواوی بە هەموو وردەکاریەکان دەدا، واتە ماشاءالله دەوێت. ماشاءالله. زۆر باشە. من پێم خۆشە گوێبیستی بانگی تۆ ببین، بزانین چۆن ئەذان تەقدیمەکە شێخ خالد المەسرودی، شێوازی ئەذانی چۆنە. ئەچینە لای ناوبڕێک کە جەنابەت بانگێکمان پێشکەشەکەی، دوای ئەو ناوبڕە دێنەوە خزمەتی بینەرانی بەڕێز و خۆشەویست. بەڵێ بەڕێزان، ئەچینە لای بڕگەیەک لە بڕگەکانی بەرنامەکەمان، ئەویش بانگێکی شێخ خالد المەسرودیە لە نێو مزگەوتەکەیەوە. گوێبیستی ئەو بانگە ئەبین و دواتر دێنەوە خزمەتان، لەگەڵمان بن. الله أكبر الله أشهد أن لا
السلام عليكم ورحمة الله. دوباره سلامي خواتان لبي بنراني بالرز. ما شاء الله على الأداء والصوت والحضور. بارك الله فيكم. وفيك بارك إن شاء الله. جزاك الله خير. لدنيا دا كوملك ثقافاتي جیاواز هي هم لخوێندنی قورآن هم لە پێشکەشکردنی بانک. مثلا لە وڵاتی میسر بانک بە شێوازی خۆی بانک ئەدرێ. بۆ نمونە ئەفەرمێ حي على ئەمە ثقافەی میسریە. بۆ نمونە لە سعودیە کە بانگی حیجازە بەو شێوازایی فەرمونون حي على باش تۆ وەکو حەزی خۆت حەزت لێ گوێ لە بانگی میسری بگری یان سعودی؟ واتە ناشارمەوە دەربڕین لە بابەتی مەقام لاوازیەکم تێدا هەیە، بەڵام ئەرزووکەرم جوان دەری دەبڕم لە بابەتی بیستندا من زیاتر گوێگرم، زۆر گوێ دەگرم، واتە لێت ناشارمەوە هەر دەنگێکی خۆش یان هەر پارچەیەک دەتوانم دەیان جار گوێی لێ بگرمەوە، لێی بێزار نابم. ئەوەی کە پەیوەستە بە بانگدانەوە ڕەنگە ئەو گزارشتە زاڵی لە ناو میدیا ڕاست بکەمەوە، بەڵام بڵێم حیجازی بەڵێ زۆر باشە. هەر کەسێک لە ئێمە کاریگەری لەسەر جێ دەمێنێ، قاری ئێک کاریگەری لەسەر جێ دەهێڵێ. تۆ فەرمووت من خەڵکی حیجازم زیاتر بەلاوە پەسەندە. چێ لە حیجاز با بڵێن لە وڵاتی سعودی و دەوروبەری زیاتر تەئسیری و کاریگەری بەسەر شێخ خالید المەسرووری بەجێهێشتووە؟ ماشاء الله. ئەوەی بە دوای خوێندنەوە و خوێنەراندا بگەڕێت ناتوانێت لە میسر دەربازی بێ. قورئان لە حیجاز دابەزیوە و لە میسر خوێندراوەتەوە. گوێ لە شێخ ئیسماعیل مستەفا دەگرم و هەروەها ئەبوو عینین شوعیشع، شێخ منشاوی، ئەمە لەوانەی پەیوەستن بە تەجویدەوە. لە مرتەلیش گوێ لە شێخ مشاری دەگرم بە شێخ ئەحمەد نەفیس و هەروەها شێخ هەیسەم دەخین. ئارەزووی ئەو تیلاوانە دەکەم کە ئارامی تێدایە، نەک ئەوانەی کە زێدەڕۆی تێدایە. هەروەها پێم وابێت زۆر گوێ لە شێخ سعدەڵ غامدی ڕادەگری. بەڵێ ماوەیەک پەیوەست بووم بە خوێندنەوەی شێخ سعدەڵ غامدی، ئەمە ڕاستە. بەڵێ لە نێو بنەماڵەی خۆتان لە عائیلەکەتان کەسی تایە وە خۆ سەوتی خۆش بێ؟ لە ڕاستیدا دەنگم خۆش نییە، نەخۆشە خۆشم. بارەکە الله فیکم. ڕەنگە تێدا نەبێت، بەڵام خوددا پاداشتی خێریان بداتەوە دایک و باوکم و خێزانەکەم پاڵپشتی منن لە بابەتی گرنگیدان بە دەنگ و گرنگیدان بە قورئان. الحەمدولله. لە بواری سرودبێژیە ڕۆڵت هەبووە و هەستەکەم لە مۆزوعی سرود وتنە کاریگەریت هەبووە. حەزت بە سرود وتنە؟ من خۆم لە سرود هەڵقورتاندووە، بەشداریکردنی زۆرم نییە، بەڵام واتە هەندێک کات دەیڵێم لەسەر ئاستی تایبەت و لە چەند مەودایەکی تایبەتدا. بۆ نمونە سرودێکمان پێشکەشکە پێمان خۆشە جۆمان لە دەنگت بێ. باشە. لە وشەکانی شێخ ئەبوو سەلیم بەهلانیتان پێشکەش دەکەم، نەزناوی زانای شاعیرەکان و زانای شاعیرەکانیان پێبەخشیوە. شاعیرێکی عومانیە، زۆری دەربارەی ئیلاهی و مناجات و ستایشی پێغەمبەر نووسیوە. لە یەکێک لە هۆنراوەکاندا دەڵێت: تعلم لوجه الله واعمل لوجهه وثق منه بالموعود فهو جدير.
تعرض لتوفيق الإله بحبه ودع ما سواه فالجميع قشور. وخذ بكتاب الله حسبك إنه دليل مبين للطريق خفير. فما ضل من كان القرآن دليله وما خاب من سير القرآن يسير. تعرض له في حالة السخط والرضا وطهر به الآفات فهو طهور. كن مع الله ترى الله معك واترك الكل وحاذر طمعك. كن مع الله ترى الله معك واترك الكل وحاذر طمعك. لا إله إلا الله 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 والصلاة على مولاي رسول الله والصلاة على مولاي رسول الله. الصلاة والسلام عليك يا رسول الله صلى الله عليه وسلم. هذه حجازية جميلة. بارك الله صوتك فيك. جميل شيخ بارك خالد. الله فيك شيخ. دنقد نرزة تعلم. موفق بي إن شاء الله. جزاك الله خيرا. شيخ خالد با پرسیاری ئەوە لێ بکەم زانم هیچ خولو دەوراتێکی تەدریبیت کردووەتەوە بۆ خەڵکی فێری قورئانیان بانگیان ئەوانیان بکەی؟ لە ڕاستیدا من کەم تەرخەمم لە خزمەتکردنی ئەو بوارەدا. ئەگەر شتێک باس بکەم هەندێک بەشداریکردنم بوو لە خولە هاوینیەکاندا کە پێشتر باسم لەوەی کرد. لە ڕاستیدا ماوەیەکی زۆر دابڕاوم بەهۆی هەندێک کاری تایبەتەوە و لەم کۆتاییانەدا سەرنجم خستۆتە سەر تۆمارکردنی قورئانی پیرۆز ئینشاءالله. لە ئێستادا سەرقاڵی تۆمارکردنم هیوادارم خوددا سەرکەوتومان بکات و دوای خێرمان بۆ بکەن. خوددا پاداشتان داتەوە. ئەتوانی هەندێک دوعامان پێشکەش بکەی؟ پێمان خۆشە گوێویستی کۆمەڵک دوعا بین بە دەنگی جەنابەت. اللهم صل وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم تقبل منا صالح الأعمال ووفقنا في جميع الأفعال والأقوال ووفقنا لمرضاتك يا رب العالمين. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم زينا بالحلم وأغننا بالعلم وأكرمنا بالتقوى وجملنا بالعافية إنك أنت العزيز الأكرم.
اللهم إنا نسألك الإخلاص في القول والعمل والخلاص في الدنيا والآخرة. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. تقبل الله. خۆی گەورە لێت ڕازی بێ ئینشاءالله. ئەگەر شێخ خالید ئامۆژگاریەکی نەوەی داهاتوو بکە یان ئەو گەنجانەی دەنگیان خۆشە و بانگ بێژن قورئانە خوێنن پێش نوێژیەکەن پێت خۆشە پێیان بڵێ چی؟ ئەگەر چەند وشەیەک هەبێت دەربارەی ئەوە بۆ ترێ سەرەتا من ئامۆژگاری خۆم دەکەم، پاشان ئامۆژگاری خوشک و برایانی بینەر دەکەم. پێویستە لەسەر هەر موسڵمانێک کاتێکی هەبێت بۆ گرنگی پێدان بە زانستەکانی قورئان و زانستەکانی دیکەش، بە تایبەت ئەگەر موسڵمانان پسپۆڕی هەبوو لە زانستی شەرعی پێویستە لەسەری گرنگی بە بابەتەکانی خوێندنەوە و تەجوید و عەقیدە و فیقه و فەرمودەی پێغەمبەر بدا درودی خودای لەسەر بێت و زانستەکانی تریش. ئەوەی پێیوەستە بە خەوان پسپۆڕەکانی دیکەش لە ڕاستیدا ئەوان بەخشراو نین لە گرنگی نەدان بەو زانستانە. ئێمە بە خوێندنەوەی ئەم قورئانە پیرۆزە نوێژ دەکەین. پایەک لە پایەکانی ئیسلام ئەویش نوێژکردنە. پێویستە ئەو نوێژە ڕاست و دروستە کە لەسەرمان داواکراوە بکرێت. دەبێت لە کاتی دیکەشدا قورئان بخوێندرێت. ئێمە ئەم خوێندنەوەیە تاقی دەکەینەوە و دووەم شت پێویستە چی هەبێت واتە جوان دەربڕین. ئەرکی کردارەکی هەبێت لە خوێندنی قورئانی پیرۆزدا. دەبێت موسڵمانان قورئان بەم شێوەی بخوێندنەوە کە بۆ پێغەمبەردا بەزیوە درودی خودای لەسەر بێت. و ئەم قورئانە وەک دەزانن کە موعجیزەیە. خودای گەورە و میهرەبان یارمەتی لە بەرکردنی دەدات ئەگەر تۆ هەوڵ بدەیت. عەرەبی و عەجەمی دەتوانیت کارامەبی تێیدا. چەندین عەجەمی من بینیوە لە خاوەن زمانەکە کارامەتر بووە. ئینشاءالله تعالى ئەمە ڕێڕەوێک دەبێت تاوەکو گەنجان لەبەری بکەن و سەرنج بخەنە سەر ئەو لایەنە ئینشاءالله. ئێمە بەرەو کۆتایی بەرنامەکە ڕۆین. پێمان خۆش بوو زیاتر گفتوگۆ لەگەڵ بکەین تەبان، بەڵام پێمان خۆشە ختامی بەرنامەکەمان میسک بێ، قورئانی پیرۆز بێ. پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بهێنین هەندێک قورئانمان بۆ بخوێنە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين. إياك نعبد وإياك نستعين. اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. وإذ قال الله يا عيسى ابن مريم أأنت قلت للناس اتخذوني وأمي إلهين من دون الله قال سبحانك ما يكون لي أن أقول ما ليس لي بحق إن كنت قلته فقد علمته تعلم ما في نفسي ولا أعلم ما في نفسك إنك أنت علام الغيوب. ما قلت لهم إلا ما أمرتني به أن اعبدوا الله ربي وربكم وكنت عليهم شهيدا ما دمت فيهم فلما توفيتني كنت أنت الرقيب عليهم وأنت على كل شيء شهيد. إن تعذبهم فإنهم
إنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم. قال الله هذا يوم ينفع الصادقين صدقهم لهم جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه ذلك الفوز العظيم. لله ملك السماوات والأرض وما فيهن وهو على كل شيء قدير. صدق الله العظيم. ما شاء الله بارك الله فيكم. پەیامی کۆتایی شێخ خالید بۆ بینەرانی کوردستان. دەستخۆشیتانی دەکەم بۆ ئەم کەناڵە نایە بەو ئەم پرۆگرامە ناوازەیە خوددا پاداشتی چاکەتان بداتەوە ئینشاءالله. بەداوە لە خودای گەورە دەکەم کە سەرکەوتومان بکات خێری دنیا و قیامەتمان پێ بدات. لە کۆتاییدا من حەزم لێ جەنابەت پەیامێکت هەبێ بۆ خەڵکی کوردستان و بۆ بەرنامەکەمان. شێخ خالید پەیامی چییە؟ ریسالەتوک. خدا بەرەکەت بخاتە تەمەنتانەوە شێخ مەحموود بۆ ئەم هەرە گەورەیە و ئەم پرۆگرامە ناوازەیە خدا پاداشتی ئێوەش بداتەوە و ئەم کەناڵە تایبەتەش داواکارم لە خودای گەورە ئاشتی و ئاساییشمان بۆ بهێڵێت بۆ بەم شێوەیەمان لێ بکات کە خۆی پێمان ڕازی بێت ئینشاءالله. خدا پاداشتی چاکەتان بداتەوە سەرکەوتوو بن. ئامین ئینشاءالله. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی سەدای زێڕین هاتە پایان. زۆر سوپاس کە بینەر و بیسەرمان بوون لە وڵاتی سەڵتەنەی عومانەوە لە شاری مەسقەتەوە تا ئەڵلقەیەکی تر. بەخوای تاک و تەنهاتان ئەسپێرم. السلام عليكم ورحمة الله وبركاته. سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان سەدای نورە خۆشبەختیە وەکو باران هەوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەیمانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ کێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ لێو دڵان ئەی هەمین شین بۆ بیماریم ببە هەتوان ئەی هەمین شین بۆ بیماریم ببە هەتوان سەدای زێڕین وهاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆرمان